بۆ شیکردنەوەی پێشاتەکانی پەیوەست بە ئێران بە تایبەتیش هەواڵی گواستنەوەی چەک و کەرەستی سەربازی بۆ ناو سووریا لە کاتی گواستنەوەی یارمەتی بۆ لێ قەوماوانی بوومەلەرزەکانی مانگی دوو لە سووریا میوانداری بەرێز ئارێز ئەنداریاری ڕۆژنەمەنووس لە سوید دەکەین. ئەم کاتت باش کاکە ئارێز، یعنی حەزم دەکرد بەو پەیامەی ئەوڕۆ کە دەرچووە کە سووریا ئێران چەک و تەقەمەنی و ئیتر دەستگاکانی سەربازی گواستوتەوە بۆ ناو سووریا. یعنی بۆ چۆن تۆ لەمەر ئەو هەواڵە چییە؟ بڵێ پێشەکی سڵاو. دیارە پەیوەندی ئێران و پەیوەندی سووریا پەیوەندیکی زۆر استراتیژیکە، دەگەڕێتەوە تەنانەت بۆ پێش بەهاری عەرەبیش و لە ڕووی ئیدۆلۆژی تەشەیوعەوە کۆمەڵێک مەرقەد و تێمپڵی کەسایەتی شیعە لەویایە کە ئێرانیەکان هەردەم هەوڵیان داوە بە شێوازێک پیرۆز پەیوەندیەکان بەزەسەد و دواتریش لەگەڵ بەشارە بەستێکی بەرفراوان بووە، بەڵام دوا بە دوای شۆڕشی بەهاری عەرەبی شۆڕشی کە لە سووریا دەسی لە 2011 بەرەوام لا ئێران سیاسەتێکی کەی ژێۆپۆلیتیک سووریا پێیگە و جێگەیەکی زۆر هەستیاری هەیە دراوسێ ئیسرائیلە بە تۆ ئەرزکەم بۆ دەریای ناوەڕاست وە کۆمەڵە خاڵێکە کە سەرنجی کاکە ئارێز بەداوا لێ بدنەوە دەنگەکەت دەبڕێ، نازانم لای من دەنگەکەت ساف نییە، بەڵام حەزەکەم زیاتر کات بدەم بەس لەسەر ئەم بابەتە قسە بکەیت. بەڵێ، بەڵام دوێنێش هەواڵێکی تر هەبوو کە رووسیا دەستی کردووە بە بازرگانی نەوت و ئەوە لە نێوان ئێران و رووسیادا. یعنی مەبەست لەم هەنگاوێکی بەم شێوەیە چۆن دەبینی؟ یان شیکردنەوەی جەنابەت، خوندنەوەی جەنابەت بۆ ئەم هەواڵانەی کە بە پەیوەست بە ئێران یعنی دیسانەوە لە لای رووسیاوە کە هەردوو وڵات هەم رووسیا هەمیش ئێران وەکو دەڵێ ئەمبارگۆی جیهان لەسەریانە. بڵێ ئەگەر دیارە من ئەم جارە دەنگی بەڕست ملانەوە من مایکەکەم ئەوەم لابر ئێستا دەنگت زۆر باشە کە پەیوەندیەکانی سووریا و ئێران پەیوەندێکی استراتیژیکە. ئێران بە ئەگەر دەنگەکەم چرا زۆر بە کورتی لەەوە یەک لە قاوە ئارزکەم لە مەودە 2011 بەرەوەم لە بەردەوام هەوڵی پێداوە کە ئەو سپای کە دروستی کردووە لەوێت بەناو سپای فاتیمیم کە پێکاتوە لە سەربازانی ئەفغانیا و ئەفغانیانەی کە لە ئێراندا دەژین پرچەک بکات و مستەشاران و ڕاوێژکارانی سپای پاسداران و فەیلەقی قودس لە سووریادا بوونیانە بۆ بەردەوام چەک و کەرەستەی سەربازی ڕاگوێزی سووریە کراوە، چە لە ڕێ ئاسمانیەوە بێت چە لە ڕێ عێراقەوە بێت، لە ڕێ حەشتی شابی و لە ڕێ سنووری وشکانیەوە. بەڵام سەبارەت بە پەیوەندیەکانی نێوان سووریا و رووسیا و ئێران بەڕاستی لە پرسیارەکەت باس چێ نەگەشتن کاکەلین ئەگەر ببوورە دوێنێ هەواڵێکمان هەبوو باس ئەوە دەکاتن کە رووسیا دەستی پێ کردووە بە بازرگانیان فرۆشتن یان ناردەی نەوت بۆ لەگەڵ ئێرانە. مەبەست ئەوەیە ینی خوندنەوەی جەنابەت بوو ئەوەی کە ئەم دوو وڵاتە ئەم هەوڵە بازرگانیان هەبێ لە کاتێکدا هەردوو وڵات لەژێر ئابلوقەی جیهاندادان. بەڵێ بڵێ وە لە ڕاستیدا ئەمبارگۆکانی سەر رووسیا تازەیە، دیارە پێشتریش هەبووە بەڵام نەبوو ئاستە بەرفراوانە. لە دوای شەڕی ئوکراینیا ڕێژێکی زۆرتر ئەمبارگۆی ئابووری تیجاری خراوەتە سەر رووسیا لەلایەن یەکێتی ئەوروپا و لەلایەن ئەمریکاوە. ئێران کە پێشتریش هەبووە بەڕێزیشتان لە بەرنامەکاردانا بەدەیان جارەماژەتان پێداوە کە مەسا ئەمبارگۆکانی سەر ئێران لەوەتی هاتنی شۆڕشی گەلان یا هاتنی سیستەمی کۆماری ئیسلامی ئێران تاکو ئێستا بەردەوام بووە، جارنا کەم جارنا زێدە، بەڵام ئەو پەیوەندیە لێرەدا گرنگیکی زۆر زۆری هەیە. مەسەڵەن هەندێک لە خەبەرگە هەواڵێنی ناوخۆیەکان ئێران تەنانەت باس لەوە دەکەن لە ماوەی هەفتەکانی ڕابردوودا کە کۆمەڵێک لە شتە لاکچریەکان لە ڕێگەی ئێرانەوە دەگوازرێنەوە بۆ رووسیا، مەسەڵەن لە ڕێگەی وڵاتانی کەنداوە لە وڵاتیوابانە دەربازی ئێران دەبێت دەوێژم دەربازیەوە دەبێت دەربازی رووسیا دەبێت. وە بێگومان بەڵکو لەبەرەوەی ئێران دەستڕەسی هەیە بڵین بە ئاوا ئازادەکان بە ئاوەکان زۆر بە سانایی دەکرێت کە رووسیا هۆڵ بدات بەشێک لە نەوتەکانی مەسەلەن بە مەوادی پەترۆشیمی و نەوتی لە ڕێگەی ئێرانەوە هەناردەی بازارەکانی ئاسیا بن
ئەمریکا لەبەرەوەی کە بازارەکانی ئەوروپا بە تەواوەتی ئەمبارگۆیان خستووەتە سەر و ئەمریکاش کە بلۆکراوە و پەیوەندیانە نییە یان ئەگەریشە بێت زۆر کەمە. بەڵام ئێران وەکو دەواازەیە بۆ گواستنەوەی کەرتی وزەی رووسیا ئالە کاتەدا بەپێ و پەیماننامە استراتیژیانی کە لە نێوان ئێران و رووسیادایە و بەتایبەت لە دوای دۆسیەی ناوەکی و زێدەتر لە کاتی شەڕی ئۆکراینیا بەرفراوانتر بووەتەوە داهاستێک کە مەسەڵەن ئێران چەک هەناردی رووسیا دەکات ئەمبارگۆکانی سەر رووسیا دەبێتە هۆکار بۆی کە هەردوو لا بتوان لە ڕێ ئەو شەریکە سووریانەوە ئەو شەریکە ڕووکەشانەی کە دامەزراوە مەسەلەن بتوانن کە ئەمبارگۆکانی دنیا ڕۆژاوە دۆرەستە و بەرهەمەکانیان بگەینە دەستی مشتریەکانی خۆیان. دەمویست باسی بابەتی پەیوەندیەکانی ئێران و عەرەبستانی سعودی بکەم کە ماوەیەکە داوەستاندن هەیەەوە دەوترێکە لەم هەفتەیەدان هەفتەی داهاتوودا باڵوێزخانەکان بکرێنەوە لە پەیوەست بەوە هەواڵێکی میستووە کە ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی ئەمریکا جاک سەڵڤن لەگەڵ محەممەد بن سلمان قسەی کردووە لەسەر ئەم بابەتە بەڵام دیسانەوە لە هەواڵێکە وتراوە کە محەممەد بن سلمان گوتوێتی قەت ڕێگا نادەن ئێران ببێ بە خاوەن چەکی ناوەکی یعنی لە کاتی پەیوەندی دیپلۆماسیەکان دەگەڕێنەوە ینی ئەم نەوە ڕاگەیاندنا چ پەیامێکە؟ بڵێ بێگومان جێک سالیوان ڕاستە و پچاپێکوتنی لەگەڵ وەلیعهدی سعودیەدا هەبووە دیارە گرێدراوی بابەتی ڕێککەوتنەکەی نێوان سعودیە و چاینایە کە سعودیە و ئێرانە کە لە ماوەی ڕابردوودا بینیمان لە چاینە لەسەر دەستی سەرۆکۆماری چینە ڕێککەوتنێکیان واژۆ کرد لەسەر ئەساسی پەیوەند دەستپێکردنەوەی دیپلۆماتیکەکان و کردنەوەی و ئەمباس بڵین باڵوێزخانەکان کە هەفتەی ڕابردووش دیدارێکی تێکنیکی دیپلۆماتیک لە نێوان هەردوو وڵاتدا بوو بۆ چۆنیتیکردنەوەی ئەو باڵوێزخانانە خۆی لە ئەساسدا پەیوەندی نێوان سعودیە و ئێران پەیوەندیکی ئیدۆلۆژیکە پەیوەندیکی هەژمونگەرایانەی دنیای تەشەیع و دنیای سنەیە لە ڕاستیدا و دەمێکە کە ئەو پەیوەندیانە جار دابەزین ئەڵقشانی زۆر بە خۆی بین و بۆیە مرۆڤ دەتوانێت بڵێت ئاستی سیاسەتی ئەقلیمی لە هەرێمەکە مەسەلەی عێراق مەسەلەی یەمەن مەسەلەی کەندا بابەتی بە تۆ بڵم شیعەکانی سعودیە بابەتی کاتەکەمان زیاتر ڕێگەمان پێنادا بەرێز ئارێز ئەنداریاری ڕۆژنامەنووس لە سوید لەگەڵ مابوو زۆر سوپاس سپاس بۆ بەڕێز.